ئازیزان لەگەڵتان بەردەوامین لە تەوەری کۆتاییەم پرۆگرامایە باز لە گژوجیا سروشتیەکانەکەین و باز لە سوود و گرنگی گژوجیا سروشتیەکانەکەین بە تایبەت بۆ پەتاوەرزەکان لەناو پەتاوەرزەکانیشە بۆ سکچوون ڕشانەوە کە ئێستا زۆر بڵاوە. کاک یاسین علی عەبد پسپۆڕی دەرمانسازی گیاییمان لایە. کاک یاسین سڵاوت لێ بێم کاتەوە باش. بەخێر بێت. دەرچووی زانکۆی سلێمانی کۆلیجی زانستی دبلۆم هەیە لە چارەسەرکردنی گیایی لە سویدۆ لە ئیتۆبەری لە مەجالا لە 91ەوە ئیشی تیاکەم لەم مەجالا تا بە شێوەی زانستی خوێندوشتە بەڵێ ئەکادیمیە شمانی پرۆگرام لەگەڵ بەڕێزاکەین بێگومان بەڵێ تەوەری تیشمان هەبووە لە ئەکادیمیە هینی عشارێکە هەرچەنە ڕێزمێ بۆ عشارێکەش تەجروبەیەکی ئینسانیە گەشتوتە ئێمە لەوە گەشتونەتاوە من دایم هەوڵم ماوە لە ئیشەکە گۆڤارم هەیە گوڵەکانی سروشت هەوڵم ماوە لە ئەوروپاوە نەیهێم لە ئینتەرنێت بیخەمە خەڵق بیبینێ نە ئەوەی ئێرە بێت بەرەمە دەرەوە بسانە تەجروبەیەکی ئینسانی هەیە لە کوردستانە بۆی بیبینی نێکێ لە مەشاکلەکانی هاوینە خۆتان نەزانن هاوین مشکلەیەکی گەورەی هەیە شت خراپە بێ یعنی گۆشتێ لە گەرما خراپە بێ سەڵا خواردن هەموو شتەکان قەسابێک گۆشتێ هێنێ خوازانن چەند لایمێنە دەکەیە گەچێتە لای کەبابچیە یا مەطعمێ کەی ئەلێنێ مریشکەکە هەر ئەمان کار ئەم شتانە نییە هەمووی تەماشاکەی بەکتریا پێیاکە و هین پێیاکە ئاومان مشکلێ ئاو بە تایبەتی لە شارە تۆزێ ئەوانترە تۆ ئاوی بەلوعا معقەمە ئەوە بەڵام لە لادەیەکە لە کانیاوێکە لە هینێکە یا ئاوی بیر مەشاکلی زۆرە بەکتریای تایە ڤایرۆساتی تایە ئەمانە تەماشاکەی ئەو خەڵقە تووشی سوکچوونە بێ یا بە تەسەمومی بەکتریە یا ئەمیبیە یا ڤایرۆسیە ئێمە وەکو فێرس ئێدی وەکو هین فریاکەوتن با باسیکەین ناڵێ گەورەیە سوکێ تووشی سکچوون بوو چی بکەین ئێمە حەزەکەمەوە بزانم بۆ خوشکان ژن کە بناڵێ بێت طبعاً شیرێک لە سنگایەتی پێڵێن ژەک بە کوردی ئەوە مجموعەیە بەکتریای بەسوودی تایە کە ئەو ناڵای خوا تا 2 ساڵ پێیکی بە هیچ ئەنتیبایۆتیکێک نییە ئەگەر ئەو دایکە بیاتێ بەس بەداخەوە زۆر ئافرەت خۆی تێپەڕە بێ بەسەر ئەوە جاران ئەیان ڕۆژ بەس ئێستا بە خۆشحاڵی و هەر لە نەخۆشخانە دکتۆرەکان ناڵن ئەو ژەکی دایکە 2 ساڵ ئەکتریای بەسوود زیاکە ئیسپادر بۆیە کاڵێ مەسەلەن واز دە مناڵەکە لە ئەوروپاڵێ خۆی چابێت لە ئێمە چا نابێ ئێمە ئەگەڕێن بەناو بازارە بۆ فلاجیل و نازان شتە کیمیاکان با تا چابێتەوە کاگەسن کەواتە ئێستا ئەمانی کە لەبەر دەستمانایە چین پێمان بڵێیت وە چۆن بەکار بهێنرێن پەتاوەرزەکە پیرێ تووشی سوکچوون بوو مهمترین شت ئاو زۆر خوا هەر نەبوو دکسترۆلایت ئەوەی بە زەرفەکان نەبوو ئاو خێو شەکر تێکەڵکە بەڕێتێکی زۆر کەم ئەوانە بەردەوامە بەسەوە ئیلی لێکەم نەکەیتەوە سکچوونەکە زۆر بوو ئەتوانی تەرکیبەیەکمان هەیە من لە کۆنەوە بەکارێنم ئەوە هی خۆم نییە هەر باو باپیرمان بەکاریان هێناوە ئەوی چییە فەریکە قەزوان فەریکە قەزوان مادەیەکی ئەسرجنت یعنی تفتە و تورتێکە شت تورتەکە ڕێخۆڵەکان تورتەکە و ئەنتی بەکتریاڵە مادەیەکی سەمقیتیایە ڕێخۆڵەکان جیاکاتەوە لە خواردنەکە بۆی ئەوەنە بەکتریا نەچێتە ڕێخۆڵەکان دووەم شت لەگەڵیا لیمۆی بەسرە ئەمە هەڕاوە لیمۆی بەسرای هەڕاوە ئەمە و لەگەڵ ترشی سماق ئەم سێشتە لە هەمووی لەم بۆیە ئەمانم بۆ هێنان چکە لە هەموو ماڵێکە هەیە ئەمە ماڵ نییە قەزمانی تیانە بێ لیمۆ بەسرایتیانە بێ ترسبی بێ یا ڕست بێ لیمۆ بەسرەکە نییە مشکلە نییە ترشی سماق ئەوە دووسێ تەریقە هەیە ئەتوانی بەکاری بێنێ ئەو کەسە یەکێ لەوانە ئەتوانی هەمووی بەهاڕێ لەگەڵ قەزوانات لەگەڵ ماسا تێکەڵیکاوەکو ماس هەرسێکی بەهاڕێت لیمۆی بەسرایەکەم دانا دووەمیان ترشی سماق سێمیان فەریکە قەزوان ئەمە کەمپاوندێ دروستەکە ئەمە ئەتوانێت هەروابی خوا ئەتوانێت بە ماسەوە تێکەڵیکا یا ئەگەر حەزی لێی نەبوو ئەو کەسە ئەتوانێت کەوچێکی خواردن لەمە لەگەڵ پەرداخی ئاو قوڵپێکی بەسیتی پێ با و دانێ سار بێتەوە ئەوە بخوا ئەمە سکچوونەکە ئەوە سێنێ بەس ئەوە یعنی ئەوە نییە تر نەجاتی بۆ لە حاڵەتەکە ئەگەر دی بەوە چابوو ئەوە چابوو نەبوو ئەبێ فریای خستەخانەی کەوی چکە لەوانەیە ئیسالەکەی کۆلێرا بێ
ئەمە یارمەتی دەیە تا گەێنیتە خەستەخانە بەس بە عام ئەمە بۆ سکچوونێکی احتیادی ئەوە ئەیوەسێنێ ئەمە پارێزێ لەبەرەوە من بیستمە نەعناش لەگەڵ ماستا تێکەڵ بکرێ هەر باشە زۆر شت هەیە بەس ئەوەی کە هین بێکە ئەماڵێن ترشی سماق ئەمە ئەنتیڤایرۆسە ئەنتیبەکتریال یان تۆ خۆی چیە ڕێخۆڵەکە تووشی چی بووە خواردنە خواردەوە بەکتریەتیان میوەیە کە خواردووە لایکی گەنیوە شاریاوەتەوە باش ئەوە بەس سەبەبێکی خواردنێکە ماوەتەوە لە مەطعامێکە گەزنێکی سەبارەت بۆی کە چای وشک لەگەڵ ماسا تێکەڵ هەمووی باشە ئەوش سودی هەیە بۆ سکچوون چادەوری قەزوانەکە بینێ بەڵام تۆ ئەمە لە ماڵا هەیە بۆیە مەقسەم ئەوە بوو هەمووی باشە خەڵک زۆرشی بەکارهێناوە بەڵام هەیە مازووی بەکارهێنا لیمۆ بەسرایە چۆن بکەین بەم تۆزە متایزە بەم شێوە نەمبینێ بوو هەڕەوە هەر لیمۆ بەسڕ ڕەشەکەی هەڕاوە باش مە بەسمە ئەخر هەیە ئاوە هەر بە خڕیە بەخڕی بە تەڕیشەوەیە لە ئێران و ئەمە نیمانە باش بە تەڕیش توانی بەکاری بێن کاتە هەر شێوەیەکی هەبوو لە ماڵەوە توانین طبعا لیمۆ بەسرا وەکو ئەسرێ جەنتیشە و وەکو ئەنتی بەکتریێلیشە زەختیش داگرێت ئەوانەی زەختیان زۆرە بەرزە شاریخێنیان زۆرە ئەتوانن بەردەوام چای لیمۆ بەسرایی بخۆن استفادەی لێکە زەختەکەی بۆ داگرێ ئەمە تێکەڵ بە ئاوی گەرمی کا دای بنەوەکو چالێنێ هەراتیادیە چکە خۆی ئەکرێتە خواردنەوە بۆ تا وایە تۆ خواردنەکەی لیمۆ بەسرایکی تێکی باشە کاتە ئەمە لامە ڕێگەی تر هەیە بڵێ ئەوەی تر هەیە مەسەرەن تۆ بچی بەیبوون بەکاربێنی بۆمان باس بکەیت با کامێرەکانی ئێمە جوانتر بەیبوونی شتێکێکە لەو شتانەی کە ئەنتی بەکتریاڵە و ڕێخۆڵەکان ئسراحەتە کاپی ئێمە لەو خواردانەی کە ضروریە بخورێ کە سکچ و ماس لەو مادەی کەزاینی تایە معقمی شەو بۆ ڕێخۆڵەکان و یارمەتی دەیە بۆی سکچوونەکە و زیاتر بوو باشە بەیبوون چۆن بەکاربێنرێ ئەویش یەک کەوچی خواردن ئەکرێتە پەرداخی ئاوی زۆر گەرمەوە سار دەکرێتەوە ئەجا دوایی ئەخورێتەوە بیپاڵەون لە ڕۆژە کاپی خوا مەوەکو دەرمان مەیخۆ من حەزاکەم ئەمانەوەکو دەرمان ئەمە تۆ بەم ڕۆژگارە ئەمشانە لە ماڵەکە هەیە بەڵام کە بوو بە نەخۆشی ئەبێ فریایکەوی مشکلەی ئێمە ئیسا لەم فترەیە بە تایبەتی کۆلێرە هەیە نازانم بەداخەوە یعنی شوێنێکی پاکوتەمیزی وەکو کوردستان ئاوی پاکە عەرزی پاکە هەوای پاکە یان چی هینە ئێمە خەڵک خۆی هەمالەکە یا مەطعەمەکان ئەوەنە دڵسۆز نین کۆلێرامان توش بێ نابێ ڕێنمایی دراوە تاکو بۆتانەکرێت لە دەرەوە میوە سەوزەجات زەڵات نابێ بخورێچکە لە بەعزە شوێنێکە سەوزەکە بە ئاوی پاک نای ئاوی نایەن ئاوی سەوزە هەر نابێ بخورێیان ئەم فترێ هەر نابێ هەر نابێ شۆرێتەوە مەگەر خۆت لە ماڵەوە سەوزە و هەبێ بەکاری بێنێ بە تایبەتی نعناو ڕێحانە زۆر زۆر باش بۆ ڕێخۆڵەکانمان بۆی لەشمان سوک بێ ڕێخۆڵەکەمان و ئیسراحەتکە و سکچوون مشکلێکی یعنی خەتەرە بە تایبەتی بۆ مناڵ چکە گوچیلەکەی وشکە کاتەوە لەوانەیە باش ئەو مناڵە باسی بۆ مناڵی کۆرپە بۆ مناڵی ساوە خۆم خواردنانی نایێتێ بۆ نایێتێ یعنی ئەمە قەزوانە لەگەڵ ماسێک کاتێکەڵی کەی بیتە بە هەڕاوی چییە تۆزێترشی سماق و تۆزە لیمۆ بەسرا خۆ خواردن ئەمانە بەم ڕۆژگارە بۆ مناڵی ساوە گرفتێکی نا شیر خوا هیم خوا مناڵی خۆی مشکلەی ترمان هەیە کە قەبز بێ ئەوەشمان هەیە مناڵکە لە دایکە بێ مشکلەی ئەوەیە خۆی لە بیدایەتە لە ناوکەوە نانەخوا تەغزیەکەی لە ناوکەوەیە هاتە دەرەبێر خۆڵەکانی بجوڵێنی لەبەرەوە مناڵە تەماشاکێ کەم شەو هەفتە و ئەمانە هاواری سکێتی تا ڕێخۆڵەکانی جوڵێ ڕازا دروستەکە زۆر شت هەیە زۆر شت هەیە لای ئێمە چون خیار شەمەریان بەکارهێناوە لای ئێمە چون ڕازیانەیان بەکارهێناوە مەسەلی کوردی لە ماڵی پڕ بۆ مناڵی ساوە بۆ هەموو ڕازیانە چۆن بەکاربێنرێت ڕێت یا هەر خۆی نیو کەوچی چاپ کرێتە پیاڵەی ئاوی زۆر گەرمەوە وەکو دەرمان مەیەرێ بەم ڕۆژگارە بێرێ ڕۆژی جارێ یعنی ئەو پیاڵەیە بیێرێ دایما با ڕێخۆڵەکانی نەرم بێ اینجا ئەو مناڵە ئەگەر شیری دایکی بخوا زۆر زۆر باشترە چکە بنجموعەیە ئەو شتانەی کە ئەچێتە ڕێخۆڵەکانی باشترە لە شیرە سناایەکە باش ئەم وشکە بۆچی ئەوانەی کە مشکلەی قەبزیان هەیە ئەوەی مشکلی قەبزی هەیە خۆ دەزانێت قۆڵۆ نیسا نەخۆشی عەسرە هەلمان نییە بووی یعنی لە سا هەفتای عالەم نەکەری ئێمە ئەوەی زۆر بیرکاتەوە ئەوەی لە زەر سترێسا بێ لە ژێر قەلەقا بێت تووشی مەشاکلی قۆڵۆ نەبێ قەبزی بە قەبزی ئیگرێ ئەویش پێڵێن تەشەنوجی قۆڵۆن یاد بە ئیسهالی ئەیگرێ پێڵێن تەهەیجی قۆڵۆن ئێمە باسی قەبزیەکە بکەین قەبزی مشکلێکی گەورەی بۆ قۆڵۆن و
ومشكلەیەکی عەسرە ئێستا بۆ نازانین نامخۆین تێکمان ناونە نظامی خواردن ئەوانەی کە تووشی مشکلی قۆڵۆنە بن لە جاتی سێ ژەمێک و ڕئیسی یا ژەمێکە خوا بۆی زەعیف بێ نا ئەبێ بیکا بە 3 سەعات وەج بێ یعنی کەم بە کوردەکە کەم خۆری دایم خۆر بێ بۆ ڕیخۆڵەکان دایم لە جوڵانە ئەنجا سترێس و قەلق لە خۆی تۆزێ دوور خاتەوە ئیتر بە گەڕان بێ یعنی ئەوەی کە مشکلی قۆڵۆنی هەیە با بچێ بۆ سەیران چی خوا بخوا هیچی نە چکە بۆ سترێسی لەسەر نییە بەڵام لە ماڵەوە قاپێکیەوە ناخۆی تەماشاکەی کەفە بەسەر دڵتەوە فەرقەکە لەوایە حاڵەتە نەفسیەکە مێشکە ئیسراحەت بێ خەمڕەوێنەکە زیاتر یارمەتی دەیە ئەنجا ئەو خواردانەی کە ئێخۆی ئەوانەی کە مەشاکلی قۆڵۆنیان هەیە ئەوانەی مەشاکل قۆڵۆنیان هەیە بە تایبەتی قەبزیەکە ئەوانە نابێ ئەمشانە بخۆن وشکایەکان نیسک و نۆک و فاسۆلیا و ساوەر وشکایەکان نابێ بێخوا بە هیچ نەوەیە تا وەختی عیلاجەکە ئێمە عیلاجمان هەیە بۆ ئەوە عیلاجەکەم هەیە من دروستیەکەم خۆم دروستیەکەم تایبەتی هی قۆڵۆنە ئەو ڕیخۆڵانە ئەجوڵێنێتەوە جارێکی تر ئەو گولاژە دروست کراوە ئەمەیە باشە ئەکرێ بووتە چی و چی تێکەڵ کردووە یعنی هێنی تایبەت لەم شتانەی کە دەدەورتە یعنی یەکی لەوانە فەریکە قەزوانەکەیە یەکی لەوانە مادەیەکی تایە مەردەقۆشە نعنایە ڕێحانەیە ئەو شتانەیە کە چۆن ڕیخۆڵەکە بجوڵێنی ئەم مادەیەکی تایە چڵمێ دروستەکە بەسەر ڕیخۆڵەکە جیاکاتەوە لە خواردنەکە بۆی خواردنەکە نییە بە ئیسراحەت بڕوە ئێمە یەکدانەی بکەمەوە ئابی کەرەوە تامیشیکە تامیشی خۆشە ئەمە کاتە توانن بیکەنەوە ئەگەر کەسێک کێشەی گەدەشێت تێکەڵ بە ماستیکا مادەیەکی توایتیانێ جیلاتی نییە باڵێ تامێکیکە بۆنی خۆشە و تامیشی بۆنیشی خۆشە عادەتەن گژوگیای کوردەواری بۆنی زۆر خۆش ئەترێکی تایبەتێت تامێکی زۆر خۆشە خراپ نییە نا ئەوە چی تایە سەمق عەرەبی تایە فەریکە قەزوانی تایە ڕازیانە و نعناوەمە ئەنجا ئێمە چی ترمان هەیە هەر بۆ قۆڵۆن ئەم ژیراوە جیاییەیە ئەوە سوانی هەموو کەسێک لە ماڵەوە خۆی بیکە نعنا و ڕازیانە و مەردەقۆش و ئەو شتانەی کە لە ماڵە هەیە ڕیخۆڵە بەیبوون دروستێکە هەموو جەمێ دوای ناخواردنەیە کەوچی چاپ کاتە پیاڵەیە ئاوی گەرمەوە بیخواسێ ژەمە دوایان بۆی غازات و قەبزی و ئەوانەی نەمێنێ چۆن نەجاتمان بێ لە قۆڵۆن ئەبێت تۆ وەکوتمان وشکایەکان نەخۆی چاورەکان لە خۆ دوورەخەیتەوە شتی سوورەکرا و چاور ئەوانە ئەبێ دووریخەیتەوە باش پیاز چکە مادەی سلفەری تایە ڕۆڵەکە گەرجەکە ئەوانەی کە قۆڵۆنیان هەیە مەبەستمە بۆ ئەوان کێشتان مشکلە نییە بە فرێشی بەس نەخورێن بە کاڵی نەخورێن سەرما یەکێکی ئەساسیە بۆ مەشاکلەکانی قۆڵۆن ئەبێ سکوب شتی و ئەم منتەقەی نیە دایم گەرێمە بە تایبەتی لە کەوتی خەوتنە بۆی نەجاتی بێ ئێمە شتێکی ترمانە ئینجاستێکی تر هەیە کە پێڵێن بەکتریا ڕیخۆڵە بەکتریا دوو نوعیتیایە بەسوود و ناسوود ئەوەی بەسوودە ئەبێ دایم زۆر بێ بەڵام تۆ بە سکچوونێکانی وێ ڕوا بەسوودەکان لەبەرەوە خواردنەکە تەخمیر نابێ یعنی نابێ بەهین ئێستا جاران بۆ مشکلەی قۆڵۆن کەم بوو ڕێمێکم بپرسرن ئەی بۆ ئیستا ئەوەنە زۆرە جاران ئێمە هەوێنمان بەکارێنە هەوینی هەویر بەترش ئەخرایە نانەکرا پارچەیەکی لێ هەڵەگرا بۆ ژەمێشتر ئەو بەکتریایە نافعایە بەکتریای بە سوودە ئەکرایە نانەکە تۆی خۆی بەڵام نانی ئیسا بەداخەوە سۆدەی تێکرێ سەمون پێکەم پاودەروانەی تکێک پێکەم پاودەروانەی تێکە مادەی سۆدەی تێکێ ئەو بەکتریای بێت تۆ وەریگریت ێ باشەوە نانەکە مەحروم بووین لێ چی ترمان هەیە بەعزە شتێک هەیە لە محەڕەمە لای ئێمە وەکو شەراب و بیرە و ئەمانە محەڕەمە هەرچەنەت هەوێنی ئەوانە ئەبێ دووری خەینەوە لای ئێمە نێ دینەکەم نهێنمانەکە تعویزی ئەوانە چی تعویزی هەیە ئەوە ئێمە شربەتێکمان هەیە پێڵە شربەتی سکەنجەبیل ئەمە خۆم دروستیەکەن ئەمە بەکتریاکەش بۆ گەڕێنێتەوە ڕیخۆڵە و سووکەکە ئەنجا ئەمە هەر بۆ زەعیفیش بەکارێ و مەنەعە زیاکە ئەمە بیکەینەوە ئابیکەرەوە ئێستا شربەتێکە گرینەوە باش ئەمە چیتیا بەکاراتوە ئەم شەربەتە سرکەی خوڕمایە سرکەی خوڕمایە بە هەمووی نەگیرێتەوە لەگەڵ ئەکستراکشن هەیە یعنی خلاصەی نەحنا حسابۆنی کەی خۆشە بۆنێت شەربەتێکی لێ دروستکە باشە دروستیکەن فەرموو ئەمە چەندێکی تێکەڵ بەم دوو کۆچی خواردن ئەمە بۆ چی باشەوەتە جەناب ئەمە بۆ
بس ريخولو سوقني سراحتني خادني كخرت وسغلتي قرصة. ثورة ازعاجي كردوي بيخورو تماشاكي بالضبط تامي شربتي سوية او دروسي كابس يا بت دەست خۆش بە زۆر ئەمە زۆر تەواو سپاس ئامادەیە ئێستا؟ بيخو زۆر زۆر سپاس جاتە سەهۆڵیشی تامی تایتە خۆشە. تا بۆ تامی مۆرزە زور زور خوشة بلى. واسكنجبيل طبعا لقرآن شابه اسكره مزاج عن اسكنجبيل اسكنجبيل لو كامباوندانية كوان نعمتي شي خواية بتايبتي رمضان تو وشجاري شي دور ودريج رخولا كان بطال وتعافنا دروسكا يا ببارشي ونانا خويا ما خويا وانا ونامين ئەمە ما خواردن سوككا وبإسراحة الروا وهزبيكا چوچی وتتیابە سركي خورما لي سركي كلي خورما. دروسكري لقال هنوين لقال اكستراكشني هي نعناع بەڵێ يعني بلين هل نبو مثلا تواني نعناع بكميتي شي زول نعناع اما اكل يعني وشربتي شي اللي درتها كبيلين شربتي اسكنجبيل بۆ ڕێخۆڵە بو باش رخولو بو ما وصلت. قولون بو هضمو بو اواني مشاكلي اي زعيف بيه اواني زعيف بيه يا كم شد يوريتيكا ميزه زور فيكا ئەو کەسانی ئەو کێشانەیان هەیە و بیانوێ ئەمە بەکاربێنن سوودی لێ ببینن ڕۆژی چەند جارتوانن بەکاری بێنن ئەم شەربەتی بەدەست بوونەوە یەکە شربتي حسب دو ئێستا جار سي جار بيخو شربت گرفتێکی عصير نییە هیچ مشكله نيه بلام روي خوله شي سوق وسراحه لساتو منيون روي هالشي انا اخوي تماشاك برنجكا روني شي زوري فيه باش. ويا توا جيجي ورينا زان تشوريك واي لك صغلتك شربتي لما في السوق ياك وكو توش يعني هل كون يا ما لكردستان بعام ترشاتي عند رزقنا بەڵێ بس ترشاتك تشي وسرككي خومالي بو لتريبو وانيا بەڵێ لتري دروسيا كرا او ترينيا او خميري كدروزه بي لتري عينا او اشاكا لخرما بو عينا شد اما تشك او بكتيريا كالختريكا ولا ما هي او تو اسفادي ليكي اسفادي لواكي بوني خوشو تامي خوشو بسودي شا هەنێ دەست خواردنەوەی اكستراكشني سارد هەیە لە دوکانەکانە ڕەوەند ئەها خواردنەوە ساردەکان لە بەڵێ. جاتی ساردی ئەی خۆتۆ ئەڵێن ئەگەر خواردنێکی قورست خوارەوە بخۆوە با بڵێن دەستکردە ئەمە سروشتێکەیە اما بکردنەوە. سودا. اگر سوداي بيت فعلاً. بيت اسكنجبيل اما اسكنجبيل باش هو طبعا القرآن أما بس يجي. اما يعني اواني تقرحات يعني هي لما عيدا قرحه او بشي سروا او اتواني هربم علاجاني كوتمان او كبسول وشتانا اتواني قرحه كشاكي بلام هيا لخوارويا بو بدزنتري يعني بشي خواروي قولون كرون دروسه بي يعني تقرن يدروسه بي وشكايك دروسه بي باڵێ يا برين دروزه بيت اما علاج ابو او حالات انا اتوانين لدم وريجرين قرحه كلها برين واشتوانين لكومو هالجيري وكو حقنيه بوي او برينو هنانا ترتكاته ولا شي دروسكري لا قلاي قزوان لقل فريقه قزوان سيركا قزوان كان يشي هي لاي كان بسوده كان بسوده وتشد خلاص. اختي مباركه لو كردستان او هنا قدر بركي الناس عنين. قلاكي ماني لي دروسكين هل لم قلايا اما شي دروسكين لقلاي قزوان درمان دروسكين بو بريني بيس هي شكله هيا توشي شكلها بقاشي والله. توشي برينا به يا فعلا قروح الفراش ام بريني جيجا اواني زوره منه لەناو ناجو لينو جێگانەوە. يا اواني تاميس كوشد لدم يعني امانيه خسيه كينوا وابي بيشوي كوغليد بي بيوي يعني وشك بيتوا او درمانيد بو او سوتانا يا بو او برينا اي شوي جوان او صابون اوي شي زور بمجفيه بهوا وشك كيتو اما مستخلصي اولا هنا كي لبرينكا ناوی چی ئەوەی وتە خۆم دروستێکەمەوە ئەها ئەویش هی خۆم نییە پیرێژنێ فێری کردم وتی بۆ خێر با نەچێتە قەبر لەگەڵمە خۆی لێ ڕازی بە دەستی جەناب خێری بنووسێ. باشە مامۆستا بنێشتە تاڵمانەیە نێشتە تاڵ خۆی نێشتە کاڵە بەس هێمە بنێشتە پێڵێن کاڵ. نێشتە تاڵ باش شتێکی سحریە طبعا هەرچی بنێشتی عالەمە ئەبێ مادە ئەساسیەکەی پرنسپڵەکەی ئەوەیە باش نێشتە تاڵ بۆنی خۆشە و تامیشی خۆشە بۆ عیلاج زۆر کەس هەیە مەسەنەن سێ چوار ڕۆسکی دەرنەچووە ئەچێ مەسەن تۆزێ لەمە لەگە زەیتی زەیتون تێکەڵەکە ئایخواتەوە ڕێخۆڵی پاکات وەکو ڕۆنگەرچەک باڵێ ئافرەتێ هاف چی فێر کردم ئالەم بنێشتە تاڵە چەند مادەیەکم لەگەڵا تێکڕ کرد عیلاجی مایسیریەکە ئەمە ئەنتی بەکتریاڵە ئەنتی ڤایرۆسە ئەنتی کەوکە برینارە بێ ئەچێ لەو
هنا لو بنشتغل هلا قري خات السد برينكي بوش كهواء حمو بريني لهواء بيبري بكتيريا بوناچه هواي بوناچه يكسر شاقه بيته اما او بو ما يصير متكتومه بشاو ببينج روز لا يبم بتايبتي او افرتي ايما لفتره سكبونا اوي بوري هالي نالكا او مشكلين توشي ما يسين بس اوي بحوز بري لصاصه دوجبه كبو توشي قبزيه كامينيتوا انجا قولون تو علاج قولون كي لصاصه ما يصيريته بله بس تبدأ ضعيف ب لحفت لروجك يكجر نام خوي او مشكله من مشكله ما هي وازاني بباريس تو ضعيفه بي نا تو قولون بجولين روا شكو او خوانا كمان للرخولتها لجاتي 4 ساعات بمجرد 12 ساعات 20 ساعه دمينيتو حمو يا مجري وقت دانيشه تماشا كو بشقلك دانيشه داماو انجا كولنجي بيست انجا سكيتشي تو ناخوش واستراحات بتي ضعيف بقولون تنظيمك من بيدلم ببي درمان تو هينكا انجا او زور ضروريه بو جهازي هضمي بتايبتي تو ابو حموني ساعاتي ترداخي او خوي يترشوني خوي بي خوي بشربتي خوي بشاي خوي بعصيري خوي مهمش لمنيكيه تو باستفاده لوبكي يعني او اهمال نكن بهيج نوعي کاک یاسین بامیش است زور باشه زور همو ماده کلنجیبا چی من هي لو انا بامي كي هيلي تو چی درسكا وكو چلم ليه كي هيلي تشو تابين لنجيه درسكا او لنجيه ايا بريخولكانا ريخولكا خوادنكا باستراحتها شتيت المنزوره لو انا شيايا زور سمان هي لو جانيك لما جالا بس من حزكم او كسنيه اعتماد كاتا نكر سدر مانك خوشي بشيكا خود يارمتي خود ني ستريس دا خود نخيتو او خواناني كوتمان تشوري وشكايا كان بعامنس جولو كوباسا او جولو كان بي كتوبه جولانيا خينا جينت الريخولا كان لبرو جولانك زياتر بيو هين تربيت دست خوش بك ياسين سپاس بو تو سپاس بو آمده بون زود خوشحال بین سپاس بو زانیاری كانت